ئێوارەتان باش من ساما بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق کۆبوویەوە و هیچ بڕیارێکی لەسەر ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدا. دەگوترێت لە کۆبوونەکە گوایە باس لە راپۆرتی ئەو لیژنانە کراوە کە ماوەی 2 هەفتەی ڕابردوو لە هەرێمی کوردستان بوون بە دوواداچوونیان کردبوو لەسەر بەرهەمێنانی نەوت وەروە داهاتی نانەوتی. بەڵام جارێ تاوەکو ئێستا ئەمە هەر قسەیە بەڕاستی هەرچەندە ینی بەناوی کۆبوونەوەکە و باس لەوە کراوە کە هەفتێکی دیکە درا بۆ و لیژنانە بۆەوەی کە راپۆرتی تێر و تەسەلتر لە هەرێمی کوردستان کۆ بکەنەوە و دواتر ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدات کە ئایا هەرێمی کوردستان بەرهەمێنانی نەوتی ئێستا گەیشتووەتە چەند و دەتوانێت مانگانە چەند داهاتی نانەوتی ڕادستی بەغدا بکە کە بەغدا داوای لە 150 داهاتی نانەوتیەکە. ئەمانە جارێ هەمووی قسەن بۆ خەڵکەوەی کە گرنگە بۆ موچەخۆرەوەی کە گرنگە بەڕاستیەوەیە کەی موچەی مانگی 6 وەردەگرێت. تاوەکو ئێستا هەولێر بەغدا تاوانبارەکە بەوەی کاڵێ پابەر نییە بە ڕێکەوتنەکە بەغداش هەولێر تاوانبارەکاڵێ ئەو پابەر نییە بە ڕێکەوتنەکە من بە پێ و لێک تێگەشتنی کە لە نێوانمانە بۆ داوای ئەو نەوتەی کە بەرهەمیە ڕادستم بکات و لە 120 میلیارد دیناریش بدا بە وەزارەتی دارایی عێراق من موچە دەنێرم. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان 120 میلیارەکەی ڕادست کردووە نە بەرمیلێ نەوتیشی ڕادستی کۆمپانیای سۆمۆ کرد. بەڕاستی ئەمە گرفتێکە ئێستا خەڵک پێیوە دەناڵێنێ موچەخۆر بەڕاستی هەموو ڕۆژێک دەبێت چاوەڕێوە کە ئایا کەی موچەی مانگی 6 دێکەی حەوت دێ کەی هەشت دێ ینی بەردەوام ئەمە ژیانی موچەخۆر بووە بەهۆی ئەم ناکۆکیە دارایی و سیاسی کە لە نێوان هەولێر و بەغدا هەموو مانگێک سەر هەڵدەدا هەموو ساڵێک دۆخەکار یەک شتە ینی چاک نابێ. زۆر جار پێچەوانەی ئەو هەندە کوردەی کە دەگوتێت ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار ڕێکەمە وای لاتۆ بێ بڵێ ینی پار ئێستا باشتر بوو لە ساڵی کە دەبێ بڵێ بە هەمان شێوە پێرار باشتر بوو ینی دۆخەکە بەڕاستی جۆرێکی لێ هاتووە کە خەڵک مێدی بە هیچ شتێک نەماوە. ڕێکەوتنەکان ڕێکەوتنی کاتین ڕێکەوتنی کۆنکرێتی نین بۆ ساڵ و 2 ساڵ و یا بۆ هەتایەکیش کە ئەم ڕێکەوتنە لە نێوانیاندا بکرێت. منە میێوارەیە بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرەم میوانداری زۆر بەڕێز مامۆستا حوسامە جەمیل ئەندامی خولی پێشووتی پەرلەمانی عێراقم کردووە لەسەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان. مامۆستا حوسامە سڵاوت لێ بێت و هیوادارم زۆر باش بی. سڵاوت لێبی زۆر سوپاس وڵات و بەشی من هیچ نهێشتەوە هەموو بوو هەرچی هەبووە من ئێستا چ مامۆستا شتی زۆر باشتر لای تۆ هەیە زانیاری. من پرسیارم لایە ئەمەی کە باسم کرد هەموو یەکەم بە پرسیار بۆ جەنابت و جەنابت لە مۆقعی وەڵامانەوە بیت و کە بەرپرسیارەتی شتە بۆ ئەزمونتە بۆ لە پەرلەمانی عێراق حەزەکەم ینی لە جەنابت بپرسم بۆچی ئەم لێک تێگەیشتنە ینی وەکو خۆی جێبەجێ نەکرا تەنها موچەی مانگی 5 هات و تەواو. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان جارێ ئەو کێشەی کە جەنابەت باست کرد ئەوە کێشەی هەرێمی کوردستانە کێشەی بەغدا و کێشەی عێراق نییە. هەرێمی کوردستان تووشی ئەزمە بووە تووشی ئەوە بە ناتوانانی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی بدا یا نایەوێ بیدا ئەو داهاتای دەستی دەکەوی ئەو دوو حیزب بەدایانەوێت ئەڵێ موچەیە لەسەر بەغدا بێ بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم بدا بۆ تۆ واڵی باشا دیکە ئێستا لۆت ڕوون دەکەمەوە لۆ ڕوون دەکەمەوە وەکو گوتم ئەو کێشەی هەرێمی کوردستانە دیسان دەیرێم و کێشەی بەغدانیە بەغدایی کێشەی نییە موچەخۆری خۆی فەرمانبەری خۆی لە کاتی خۆی معاشی دەدا یەک ڕۆژ دوا ناکەوی گرفتی نییە داهاتەکەی دیارە ئەوەی وەری دەگری ئەوەی دەکاتە موچە دەیداتە فەرمانبەران نەکەر ئەوە بەڵکو ماوە ئیعلانی دامەزراندنیش دەکات لەو ماوەیە تقریبەن هەمووی 15 ڕۆژە مەجلیس خدمە ئیعلانی کردیەکەوە 8,000 کەوادری خوێندنی باڵا
ینی ئەوانەی لە ماستەر و دکتۆراندایان دەمەزرێنی لە زانکۆکانی عێراق با هەر کەسە بێ سیڤی خۆی تەقدیم بکە شەهادەکەی تەقدیم بکە تاوەکو وەریان بگرین بەڵام هەرێمی کوردستان لە کەسدا دەمەزرێنی نەمعاشی پێدەدرێن نەیشی دەڕوا نە وەزعی مادی باشە نە وەزعی یابووری باشە هەموو ڕۆژیش کۆمەڵە خەڵکێک دێنە سەر تەلەڤیزیۆن یعنی توخوا وەرە ئەتوو وەرە خۆت مەکوژە ینی وەزیری کارەبا دەرێ وەڵڵی ئەو ڕاکێشانی ئەو ئاو کارەبایە وڵاتانی دەوروبەری سەرسام کردی یعنی وەکو وایە خەڵک لەبەر فانۆسی دەژی خەڵک لە ئەشکەفتی دەژی بەس ئەمەینە یعنی کارەبامان هەبی ئەوە بینەوە سەر کێشەکەی خۆمان یعنی ئەوە قەدەرەن ئەو قسەم لەوە کێشەکە کێشەی هەرێمی کوردستانە کێشەی بەغدانیە هەموو جارێ وەفدی هەرێمی کوردستانیش دەستە بەغدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی دەجار وەفدی هەرێمی کوردستان دەستە بەغدای ئەو جە بەغدا جارێک گەر وەفدێکی بنێری ئەویش کە دەینێری لۆ مراقەبە و متابعەی داهاتە لە بۆ ئەوەیە بزانی وەزعی هەرێمی کوردستان کۆ موچەخۆر چەندن ژمارەیان چەندە داهاتەکان چەندە پارەکەچی لێدە داهاتەکە چێوە دەچی لەبەرەوە ئەو کێشەی مەیە کێشەکە هەرێمی کوردستان دروستی کردێ لە 2014ەوە کاتێک کە نەوتیان فرۆش ئەو ئەزمە لە بینی هەرێم و بەغداد دروست بوو و ئێستا ئەزمەکە قوڵتور بۆتەوە گەیشتە ئەو ڕادێکەوە بەغدا بە تەواوی هەموو شتێکی لەگەڵ هەرێمی کوردستان پچڕان هەڵێمی کوردستان ئاگا لێ ئیعلانی ئابووری سەر بۆ خۆی کرد گوتی ئەمە خۆمان بەغدا مفلیسە خۆمان دەتوانین هەرێمی کوردستان بەڕێوە بین وەزعی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چا دەکەین ئێستاش با من پێ دڵم ئەو کێشەکە حەل نابی وەکو جەنابە گوتی ئەو ڕێکەوتنە لۆجێ بەجێ ناکرێن قەناعەتی خۆم وایە قەناعەتی خۆم وایە خەتای هەرێمی کوردستانە تۆ چووی مانگەک پێشستا ئیتیفاقەت کرد معاشەکەت وەرگن دەرەی 120 ملیاری دەنێرم دەرەی داهاتی نەوت تەسلیم دەکەم دەرەی 50,000 بەرمیل نەوتی لۆ خۆم دەجێڕمەوە وەنیە لە بۆ ناوخۆ ئەوی دی دەدەمە سۆمۆی باشە ئێستا کاکە لۆ نایدەی لۆ نایدەی لۆ 120 ملیارەکەی درۆنی کراسە کێڵگە نەوتەکان نەوت بەرهێنانی نەوت کەمی کردووە کاکە ئێستا چابەوە ئێستاوە ڕۆژی 200,000 بەرمیل نەوت دەفرۆشێ ئەگەر بە تەنکەریش نەڕوا بە کۆنتینانە دەڕاتنکەوا بەرەو حدودەکانی ئێران و تورکیا دەڕۆنەوە درۆن چیە چا دەبیتەوە خۆ عیلمی زەڕەی نییە یعنی چایان کردەوە نەوتەکە ئێستاوە ئەو ڕۆ 200,000 بەرمیل نەوت فرۆشرایە کێشەکە ئەوەیە ئەو نەوتەکە دەشفرۆشێ کاک سامان ئەو پارە نایەتە ناو خەزینەی حکوومەت یعنی یەکێتی و پارتی لە بینی خۆیان دابەشی دەکەن خۆ هەموو کەس دەزانی کاکە ئەو ئەکت و دەرێ دەبی عێراق موچەی بداوە نییە ئەوان وە دەرێن دەبی عێراق موچەی بدا باشە ئەمن فەرمانبەری چێم ئەمن ئێستا فەرمانبەر بم فەرمانبەری چێم فەرمانبەری حکوومەتی هەرێمی ئەمانی کە لێرن بەڵێ فەرمانبەری حکوومەتی هەرێمم وانە ئێ باشە ئەمن ئیش لە بۆ چێ دەکەم یەک ئیشی موەزەفی هەرێمم پێ برێکە لە بۆ بەغدا بیکە چ دەکا لە بۆ بەغدا هەرچی هەیە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەکە هەرچی وەزارەتە هەرچی دائیرەیە هەرچی دام و دەستگایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سەرپەرشتی دەکات مامۆستا سامازانی بیانۆکەی حکوومەتی هەرێمی کوردستان زانی چییە ئەوەیە کە ئەوان بە بڕیارێکی بۆنەوە محکەمەی پاریس نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە نەوتی لەبەردەست نییە داهاتی ناخۆڵی خۆبەشتی موچە ناکە ئەمە ئەرکی حکوومەتی عێراقا دەبێ ئەم موچە با بە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە بیانۆکەیە لۆکە نەوتەکە دەفرۆشا پێشی محکەمەی پاریزەوەی بکە ئەوانە معاشیان دەدا ئەدی چی ئێستا 57 معاشی مۆزەفی قەردارە ئەدی هەر ئەو کاتی نەبوو ئەوان پاشەکەوتی موچەیاندانە هەر ئەو کاتی نەبوو لێبڕینیاندانە ئەدی هەر ئەو کاتی نەبوو معاش 57 معاشی مۆزەفیان خواردێت تا ئێستا نەیاندایە کاکە ئەو دوو حیزبە هاتوونەتەوە بۆ ئەوەی خۆیان پێ بگەینن باشیان بە مۆزەف نییە ئەسڵەن مۆزەفیان بە ملدا هاتیە معقولە داهاتی نەوت کەس نازانی چی لێ دێ داهاتی سنوورەکان کەس نانی چی لێ دێ ئەسڵەن حکوومەت نەمایە بوویتە کۆمپانیایەکی ئەهلی هی ئەو دوو بەرەبابەی دایتیانە خۆیان هەر یەکەک دێ شەریکەشی دەدەنێ یەک کارتی نیشتیمانی لۆ دەینتەوە مارێ یەکی دی لە کاتب عەدلی وەکالەت دروست دەکات یەکی دی لە کارەبای پارە لێدەستینی یەکی دی لە ناو دایرێ ئاوی کۆمەڵک کابینەیان دانا دەرێ بڕۆ لەوێن دەرێ معاملەی بکە پارە لێدەستێنی زەریبەیان کردی تاگەدا یعنی هەرچی هەیە کاکە کارەبا فەرموو کارەبا ئێستا ئەمن لە ماڵی خۆم چیلۆواتی 156 دینارم لێدەستێنی بەغدا 10 دیناری لە وڵاتی خۆی دەستێنی هەرچی هەیە میلەتیان هەموو ڕوتاندەوە برام ژیانیان نێژت یعنی باشە من تێناگەم کاکە لۆ لەگەر بەغدا ڕێک ناکەون دیارە یعنی کابرا دەربینی 120 ملیارم دێ ئەمن 980 ملیار یاڵێ متمانم بە بەغدانی یانە تاوکو ساڵێ و ئەوە گە گرێندی ئەوەم نهاتێ موچەکە بنێرمی 120ەکە نانێرم ئێستا ئەم یاریکە دروست بوو برام ئەگەر ئەو ئیتیفاقی کە کرایە ئەگەر ئەو پابند بی نەوتەکەی تەسلیمی سۆمۆ بکە پارەکەی بنێری
بەغدا چۆن نەتوانی دەنێری چۆن نانێری ئەو کاتە کە نانێری با بەیان نامەکی دەرکە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی وەزیرە لە بەغدای بێتەوە هەرچی پەرلەمانتارە بەغدای بەجێبێلی بڵێ ئەمە تەواو جارەچی لەگەر ئەو حکوومەتە تەعامل ناکەین چونکە بە هیچ شێوەیەک پابەند نابی بەڵام لێرە دەرێ ئەوەی قسەی دەکاو ئەمن ئێستا هاوارم لێ هەردەستی هەیە کۆمیل لە بۆ دەنووسی دەرێ ئەوە جاشی حەشدی شەعبیە لە کاتێک یەکێتی و پارتی خۆیان دەنجیان بە پرۆژە یاسای حەشدی شەعبیدا بۆ دروستکردنی کاتێکەوە داعشات خۆیان نەچوونە دەرێ لەناو پەرلەمان دانیشتن دەنجیان پێدا بەمە دەرێ ئەوانە جاشن ئەوانەی قسە دەکەن و هاواریان لێ هەستا لۆ میلەتەی کەچی خۆی کۆمپانیای کار و قەیوان و نازەم چ کۆمپانیایە بردیتیانە جنوب لە پرۆژەی نەوت و لە پرۆژەی ئاوەدان لە هەرچی هەیە ئیش دەکەن وەزیری ئیعماری عێراق کووردا دەرێ ئەگەر ئیعمار هەبی ئەگەر ئاوەدانکردنەوە هەبی بەس لە عێراقەیە وەزیر خارجی عێراق دکتۆر فواد حوسێن تەنها ئیش لەسەر ئەوەی دەکا دەرەوەی عێراق بە قووەتکە علاقاتی عێراق لەگەر وڵاتانی دەوروبەر وەکو عێراقیەک ئیش دەکا کەچی بە مدەریەت و عێراق سیاتی دەکەی هەرچی بە سەدان ئەفسەری گەوران هەیە لە جەیشی عێراقی دام و دەستگایەک نەمایە لە حکوومەتی عێراقیکەوە ئەندامیان نەبی زۆربەی زۆری بەرپرسەکانی ئەو دوو حیزبە هەمیان تەقاعودی لە بەغدایە هەیە بەڵام کە دێتە سەر فەقیر و نەدارەکی کە هاواری لێ هەردەستی دەرێکاکە ئەی هاوار ئەگەر ئەتوو بەغداش ناداتە بینە معاشم بدێ معاشەکەم بدێ کاکە با بژم ئیش لۆ دەکەم ئیش ئێستا ئەمن مقابل بەو بەرنامەی کە بەرامبەرت و دانیشتیمە کە لێ دەمەوە تو سوپاسم دەکەی وەیە یاننا پێم دەرێ زۆر سوپاس دەستەکانت خۆشبی ماندیمان کردی ئەزیەتمان دای ئەو دەیەوێ ئەو وەکو ئاغای کۆن ئەو خەڵکە بڕەتێنی ئیشی پێ بکاو دینارێکشی نەداتێ کاکە خەڵک دەیەوێ بژی یعنی بەڕاستی ئەمن قەناعەتی کولیم لە دروست بووە هەتا ئەو حکوومەتە لە دەست یەکێتی و پارتی بێ ئەو میلەتە ئیسراحەت نەکات هەتا ئەوان خاوەندارێتی ئەو میلەتەی بکەن ئەو مەینەتی و ئەو ئازار و ئەو برسەتی و قات و قڕی هەردەمینی ئەوانە لەبەر ئەوەش لەگەر بەغدا ڕێک ناکەون چونکە زەرەر بە بەرژەوەندی خۆیان دەگا زەرەر بە جیرفانی خۆیان دەگا زەرەر بە پارەی خۆیان دەگا کاگە لەو ڕۆژانە من جێم لە ئەو یەکەچی بوو چێ بوو بزەم کاگعلی بوو وتی هەتا ئێستا ئەو سات 258 میلیۆن بەرمیل نەفتیان فرۆشتە 1 دینار نهاتە خەزینەی حکومەتی 1 دینار نهاتە خەزینەی حکومەتی باشە و پارە چی وەچوە کاکە غێر ئەوانە لە بین یەکدا بەشی دەکەن غێر ئەوانە یعنی ئەو وڵاتیان دابش کردێ و گوتیتیان ئەمە کاتی خۆی ماندی بوونەوەی لاک بوون ئێستا ئەو داهاتە خۆمان دەخۆین و وەسەلە ینی کەواتەیە ئەم قسە بۆچوونی جەنابە دروست نییە کاتێ باس لەوە کرێ کە ئەمە ئێمە گەر هەموو شتێک ڕادستی بەغداکەین کەواتێ ئەمە مانای هەڵۆشانەوەی قەوارەکەی ئێمە یا بەغدا نیەتی وایە ئەم قەوارەیە هەڵۆشێنێتەوە لە کاتێکا تۆ ناتوانانی 4 مانگ جارێ موچێک بە فەرمانبەرەکانێ باشە کاک سامان بەڵێ هەرچی ئەندامی باڵای یەکێتی و پارتی معاشی لە بەغدایە لۆ ئەو قەوارە هەر ناوەشێتەوە لۆ ئیلا بە معاش فەقیری هەردەوەشێتەوە کاکە سەر و کۆمارت یەکێتیە جێگری سەر و وەزیرانت پارتیە وەزیری دەرەوەت پارتیە وەزیری ئاوادانکردنەوەت پارتیە وەزیری عەدد یەکێتیە 6 قسوور ئەندام پەرلەمانت هەیە هەمووی معاشی لە بەغدای هەیە لە ناو وەزارەتەکان بەدایان وەچی وەزیری هەیە مدیری عامت هەیە کورد ڕەنگە ئێستا هیچی نەبی 100 باڵیۆز و ینی سەفیر و قنسولی هەبی لە وڵاتانی دینیا لەسەر حکوومەتی عێراقی باشە ئەو هەموو لەوەیە ئەو هەموو معاشی وەرەگری بەدایان ئەفسەری هەیە لۆ قەوارەی هەرێمی کوردستان هەر ناوەشێتەوە لۆ ئەگەر کوڕی من برای من خزم و کەسی من معاش بکەوتە سەر بەغدا قەوارەی هەرێمی کوردستان قەوارەی دەستوریە بە ئاسانی هەر ناوەشێتەوە بە هاتنی معاش هەر ناوەشێتەوە باشە لە 2005ەوە لە 2003ەوە وەنیا ئەمە وەکو قەوارە ڕەبت بوون بە بەغدا کە حکوومەتی بەغدا سەدام حوسێن ڕووخاو کورد چووە بەغدایە ڕئیس مەجلیس حکوم بووە کورد 5 ئەندامی ئەنجومەنی حکومی هەبوو 2 لەوانە بوونا سەرۆکی ئەنجومەنی حکوم لە کوردەکان وەنیا کە مام جەلال و کاک مەسعود بن کورد بەدا لە هەموو وەزارەت و حکوومەتەکان کورد بەشداری کردیا لە 2003ەوە هەتا 2014 معاشی مۆزەفی هەرێمی کوردستان لە بەغدا ئەو قەوارە لۆ هەرنەوەشاوە لۆ ئێستا ئەگەر ئەو معاشە لە بەغدا بێ هەردەوەشێتەوە یعنی تێناگەم بۆچی مەسەلەی حوشتر و قاپقاپیە قاپقاپ چ ڕەبتی بە حوشتری هەیە یعنی یا بە شەبقەی هەیە ئەمە دەرێن قاپقاپ لە سلێمانی دەرێن حوشتر و شەبقەوە نییە هیچ ڕەبتی پێکەونی کاکە معاشی من بکەوت ئێستا من پاسەپۆرتم عێراقیە کارتی نیشتیمانیم عێراقیە سەفەر دەکەم بە ڤیزەی عێراقی سەفەر دەکەم دێم و دەڕۆم هەروە ئیجازە سایەکەکەم لەسەر نووسرا کۆماری عێراق هەموو دەوائیرێک دەچم نووسرا کۆماری عێراق حکوومەتی باشە لۆ بەوانە هەرناوەشێت و لۆ بەوەی کە فەقیرێک مۆزەفە معاشی بێ ناوەڵا خۆیان هەردەوەشێنەوە یەکێتی و پارتی هەردەوەشێنەوە چکە داهاتی نەوتیان لە دەست دەچی داهاتی ناوخۆیان لە دەست دەچی ئەو پارە زۆرەی کە پەیای دەکەن نایان مینێ ڕەنگە لەوە بترسن خۆیان هەربوشێنەوە و قەوارەی هەرێمی کوردستانیان بە خۆیان ڕەبت کردی وەکو سەدام حوسێنی کە دێگۆ ئیدا قال صدام قال العراق
دەگۆ سەدام ڤەمان الئومە یعنی دەگۆ ئەگە ئەمن نەمینێم عێراق وێران دەبێ ئەگە ئەمن نەمینێم هەمووی تێک دەچی ئەو ڕەبتکردنە هیچ عیلاقەی بە یەکدی نییە هەرێمی کوردستان هەر کوردستانە ئەوە هەزاران ساڵە هەیە و هەر مایە هەر هێرشە کاتبی هەر گۆڕانکارێک بوو بکاکە ئەو هەرێمی کوردستانە بە سەدام حوسێنی لە ناو دەچوو بە شیعی لە ناو دەچی کە سەتابیستی خاشی عێراقی پێ کۆنتڕۆڵ نەکرایە نیوەی لە دەست حەشدی شعبیە نیوەی لە دەست مقتەدا سەدریە نیوەی لە دەست عەمار حەکیمە دەیەوێت قەوارەی هەرێمی کوردستان ئەوە کەی قسەیە ئەوە کەی قسەیە هەر عیبە ئەو قسە بکرێ هەر عیبە برێ ئەوە معاشاتن یا ڕێکەتن قەوارەی هەرێم کاکە ئەگەر قەوارەی هەرێم چ دەکەی لە بەغداد و لۆ نایەوە جێگەی سەرۆک وەزیرانی لەوێ چ دەکا وەزیری دەرەوە لەوێ چ دەکا کاکە وەزیری ئاوادانکردنەوە لەوێ چ دەکاتن دوونێ خیتابەشیدایە یەک سەعات مەدح و سەنایی محەممەد شیع سوودانی کردی ئەدی ئەو هەموو کۆمپانیای لەوێ چ دەکا لە بەغدا و لە بەسڕە و لەو شارانە خەریکی دەرینانی نەوت و پرۆژە و ئاوەدانکردنەوەی عێراق و ئەدی ئەوانە هەمووی لەوێن دەریست دەکە ئەو هەموو سەفیرە لۆ هەیە لە وڵاتانە ئیش لە بۆ عێراق دەکەن سەفیری عێراق ئیش لە بۆ عێراق دەکا وەزیری دەرەوە زۆر باشە ئەی باشە کاک وسامە ینی لە ئێستاە بۆ نمونە دەگوترێت ئەمەی کە عێراقێکا کارێکی نادەستوریە یعنی ئەگەر پێم بڵێ نادەستوری ئەم هەڵوێستەی بۆ نمونە ئەمەی عێراقێکا لەکوێ نادەستوریە یانی لە تازەترین قسەی کاک مەسعودی شاڵە ئێمە هیچمان ناوێت تەنها مافە دەستوریەکانی خۆمان پێ بدرێ ینی باشە لەکوێ ئێم ئەم کارە دەستوریە لەکوێ نادەستوریە بەڕاستی بەرامبەر بە هەرێمەکرێت لەلایەن بەغداوە کاکە کۆمەڵک شت هەیە لە دەستوری عێراقی هاتیە لە بڕگە و مادەکانی دەستوری عێراقی کە من بە وردیم خوێندیتەوە باز لە کۆمەڵک شت دەکا کە دەرێ بەدەست مەرکەزبی بە تەنسیق لەگەڵ هەرێمەکان باش نەوتە ئاسمانە سنوورەکانە داهاتی ناوخۆیە دەرێ ئەوانە دەبی بگەڕێنەوە مەرکەز بە جێرەی پێداویستی هەرێمەکان و شارەکانی دی بە یەکسانی و بە عەدالەت دابەشی بکە و مڕاعاتی ئەو شارانش بکە کە وێران بوون لە دەرەنجامی سیاسەتە هەڵەکانی پێشووی حکوومەتەکانی عێراق بەڵام هەرێمی کوردستان نەداهات تەسلیم دەکا نەنەوت تەسلیم دەکا خۆشی دەیفرۆشی ئەو نەوتەژ نایەتە ناو خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان نە سنوورەکان تەسلیم دەکا نا فڕۆکەخانەکان مەسەلەن تەسلیم دەکا بەو ئاراستەی کە دەستور گۆتیتی حکوومەتی هەرێمی کوردستان بە کورتی و بە کوردی یان یەکێتی و پارتی دەزانێت چیان دەوێت کاک سامان بە کورتی و بە کوردی وەبی لێک تێبگەیت دەیانەوێت نەوتەکە خۆیان بفرۆشن پارەکە لۆ خۆیان بی سنوورەکە لە دەست خۆیان بی فڕۆکەخانەکان لە دەستە خۆیان بی واتە ئاسمان ئاو بەندا و هەموو شتەکان لە دەست خۆیان بی داهاتی ناوخۆشیان هەمووی بۆ خۆیان بی مۆزەفیش لۆویش بکە بەغداش هەموو سەرمانگە معاشەکەی بنێری بریاکو تاوەکو ئێستا بۆیان چۆتە سەر ئەمەی کە جەنابەت باسی وەڵا لەوانەیە 30 ساری دیژ لۆیان بستە سەر ئەو میلەتە لە دەستە خۆیتی خۆی کە میلەت نەجوولێ خۆی کە میلەت هەڵوێز نەگری کە میلەت بێدەنگ بی و ڕازی بی کاکە چی لێ دەکەیت مردین ئەوەندەی هاوارکەیت مندین ئەوەندەی ئیعلام برێ ئەوەندەی سۆشال میدیا برێ ئەوەی کەناڵەکان برێ بەڵام کە میلەت خۆی نەجوولێ کە میلەت بە وەزع ڕازی بی چ دەکەی بەڵام زۆر جاریژانی ئەزانین زۆر جاریش ڕەخنە لە ئێوەمانانە ئەگیرێ ئەو حیزبانەی دەروی پارتیۆکێتی کە ئێوەش هەڵوێستانە خۆشەوە ئەندام و دەنگدەر و یعنی هەموو ئەم ڕێخستنتانەیە ئەی ئێوە بۆ نابنە بۆ نمونە فشار لەسەر پارتیوێکێتی بۆی کە وا لە میلەتە نەکە وەڵا برام فشار لەوە زیاتر چ بکەن قسەیە کردی بەڵێ پرسیارەکەەوە بوو ئێوەمانان بۆ فشار دروست ناکەن یعنی ئەو فشارە دروستکەن لە پارتیوێکێتی کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ بەغدانەکەن موچەخۆڕوا سزانەیەن تەنانەت نزیکە بینەوە لە ساڵێک تاوەکو ئێستا نە حکوومەتی کابینەی دەیەم پێکێنراوە نە پەرلەمانی کوردستان چالاکە یعنی ئەگە پرسیار وەڵامی ئەوم بیتەوە وەڵامەکە زۆر ئاسانە تۆ هەر هەنگاوەک بنەی بە ئاراستەی ئەوەی کەوە زیان بێشێتی و پارتی بگاوەکو حیزب ئامادەنە هەموو شتەکرد لەگەڵ بکەن چوەکو ملت چوەکو ئەحزاب چوەکو هەر شتێک ناوەندی هێزیش لە پایتەختە پایتەختیش ئەوە لە دەست پارتیە و کەس ناتوانێت هیچ بکە و ئیشەکان لە بۆ دەڕواکە کە ڕەنگە ئەمریکاش دەعمیان دەکات دیفاعیان لێ دەکات
حەز دەکەم بزانێ ئەو معاشی مانجی پێنجش کە هات بە فشاری ئەمریکا بوو، ئەمریکا فشاری لە حکوومەتی عێراقی کرد لەسەر ئەو ئەساسە ئەو معاشەی نرد و ئەوانەش هەر ئەوەندە ویستیان تاوەکو ڕقی خەڵک هێورکەنەوە بەوەی معاشک بدرێ و ڕەنگە هیچ معاشی دیژنێ هەتا سەرێ سارێ ئەو پەڕی لەوانەیە کاتی ئینتیخابات لە مانجی 11 معاشەکی بدەن هەتا خەڵک گەرم و گوڕبیتەوە لە بۆ ئینتیخابات یابڕن وەڵە دۆست و لایەنگری یەکێتی و پارتی پێویستیان بە معاش نییە معاش بدرێن نەدرێ هەبی نەبی ئەوان ئەندامی ئەو حیزبن و ئەو حیزبەت چیان لێ داوا بکات دەیکەن و جێبەجێ دەکەن و لەسەر سەر و لەسەر چاوی خۆیان دادنێ بەڵام کاگوسامە تا کۆتایی ساڵ دوو موچە بدرێ چکە من دوێنێ لە بەرنامەکەی خۆما باسی ئەوم کرد ینی بە پێیان دێ زانیاری کە بەدەستم گەشتە بوو ینی ئەگەری هەیە بەڕاستی تاوەکو کۆتایی ساڵە دوو موچە بدرێت بەم دۆخی ئێستا واللهی ئەگەر ئەو ئەزعوا بەردەوام بی ئەگەر لێدوانەکانی بەرپرسانی یەکێتی و پارتی ئەوها ئاگرین بی بەڵێ ئەمیش ئەو قەنەعەتەم هەیە بەڵێ لەوانێت تا سەری ساڵ ئەو پەڕی موچەشیری بدرێت زۆر باشە کە ئامادەنین کاکە پێک بن باڵێ باڵێ ئەجا ئەگەر جەنابەت ئاگادار یانی دیسان دەیرێمەوە کاکە پێک هاتن لە بەغدا لە زەرەری یەکێتی و پارتیە لە زەرەری قازانجا ئابووری و مادیەکانی ئەو دوو حیزبەیە لەبەر ئەوە پێک نایێت دەنا چێبی حەزنەکە مۆزەفی تو معاش لە بەغدا وەرگری کاکە بەڵام ئەوان زیانیان پێدەگان نەوتەکە لە بەردەستیان دێتە دەرێ داهاتی ناوخۆ لە بەردەستیان دێتە دەرێ ئەوانیش ئەوەی هەموو لە بۆ خۆیان دەبن و جەنابەت دەزانی یعنی یەک دیناری داهاتی ناوخۆیە یان نەوتە نایەتە ناو موازنەی حکوومەت کاکە بۆ پاڵپشتی قسەکانی دوویستم یەک زانیاری بە جەناب بم بۆی تۆش وەڵام بیتەوە ئەگە بیرت بێ لە وازام 2 ساڵ لەمە پێش بوو پارتی بۆ ئەلساز بۆکو چاکسازیەک وتی بە هێزێکی سەربەوەزارتی ناوخۆ و ئەوانە بنێرین بۆ خاڵە سنووریەکان لەوێ سەپەرشتی کۆکنەوەی داهاتی ناوخۆکەن بۆ نمونە باشماق و پەروێزخان لە سلێمانی کاقوباوتی بۆڵاگە بینێ شەڕی ناوخۆ دروستە بێ ینی پارتیوکێتی ئامادەنین تەنان لە داهاتی ناوخۆ زانیاری بەیەک بن ئێستا نازانرێت لە زۆنی زەر چەندێکە و لە زۆنی سەڵ زانیاری کاکە ئەو سنوورانە دەیان کۆمپانیای لێ هەر کۆمپانیاک درایتە کوڕە مەسوولەکی یا درایتە مەسوولەکی فترەك بەبیری دێک کە کۆرۆنە هەبوو کۆمپانیا بیان دابێ یەکەشی بەس دارەکەی لە لوتی خەرک ڕادەکرد و دارەکەی ئێستا داویشتە ناو سەلێونە نالۆ فەحسی 30,000 دیناری لێ دەستاندی کۆمپانیایشاندا بۆ یەکیدی بەس ئاوی بەلۆریەکاندا دەکرد کۆمپانیان دایتێکیدی ئەوەی سەرروپەی داخل دەکا ئەوە پارەی وەردەگری دەستە لایچیدی ئەوەی مەسەلەن هێلکەی دێنی دایتە یەکیدی یعنی شتەکان هەمووی دابش کرا ئەو دوو حیزب هاتوونەتەوە بۆی داهاتی هەرێمی کوردستان لە بۆ خۆیان بن ئەگەر نام معقولە هەر مەسوولێکی ئەو دوو حیزبەی دەگری کاکە خاوەنی ملیارە دۆلارە باشە لە چی بوو و پارەی منە پارەی من خینی من و تووە بردیتیان بەچیان پیا کرد داهاتی ئەو وڵاتەیە لە باتی بێتەوە وەزارەتی دارایی بێتەوە بکرێتە موازنە بەسەر ئەو ملەتەی دابەشێکا کە ئەوانە هەموو لۆ خۆیان دەبن یەک دینار نایە لە حکوم ئەوانە هاتینەوە خۆیان دەوڵەمەند بوون خۆیان خاوەن کۆمپانیا بوون هەر یەکەچیان دەگری هێشتا مندارە موو لێناتی خاوەنی ملیارە دۆلارە پارەی تەوزیع دەکا خەڵک دەنێرتە دەرێ بخینی نازانم شت دەکاتەوە مەشارێ دەکات پرۆژێ دەکە باش ئەو هەموو ئەو خەڵکە هەموو پارێی چێ بوو کاکە ئەگەر پارەی ئەو ملەتەی نەبی داهاتی ئەو ملت بەڵام ئەوانە بەنیازین خزمەتی ملە ئەسڵەن قەنەعات ما دەرێن چۆن ئەو ملەتەمان لێ بوویتە بەڵا کە هەموو ڕۆژێ دەرێ مەعاش و بات و نەدی کاکە کاکو باسی دەبوو نەدیت چی ئەوەندە باسی موچەی دەکەن گوتی هەمویان وا بیر دەکەنەوە هەمویان قەنەعەتیان وایە خۆیان خەباتیان کردیا لە شاخ بوونە ماندی بوونە ئێستا دەبی داهاتی ئەو وڵاتە هەمووی لە بۆ خۆیان بی بەشی کەسی لێ نەدەن ئەو نایداتە هاوڵاتی خۆی بەتەمای بیداتە بەغدایە هاوچێشەکە زۆر ئاشکرا و ڕوون و وازەحان کاک سامان ئەو کە نەیداتە هاوڵاتی خۆی کە هاوڵاتی خۆی برسیکە بە 3 مانگ جارێک معاشەکی بداتێ ئەویش بەغدا ناردیتی بەس کامەقەینا خۆیان لە شاخ بوون بەڵام تێریشیان خوار ئەی بۆ ئەینەوەکانیان خۆ ئەکرێنەوەکانی ئەوانیش ئەتوو هەر هەموو دەسەڵاتە گوایە جیل لە دوای جوولنەوەی تازە دێ ئەو نەوە تازە شتی دەوێت پارەی دەوێت سەدام حوسێن هەتا خۆی بوو خۆی بوو دوایە کوڕەکانی هاتن دوای زاوایەکانی هاتن دوای ئامۆزایەکانی هاتن هەمویان بوونە خاوەن کۆمپانیای زەبەلاح و گەورە ڕێک ئێرەش وایە ئوردنیش وایە هەموو وڵاتە گوایە سعودیەش وایە ئەتوو نابینی ئێستا سعودیە هیچی نەبی لەوانێ 10,000 ئەمیریان هەبی ئەو ئەمیرە خۆ هەمووی بێژنی هەرێکە کۆمپانیا چانداتەوی شەچانداتی کاکە ئێستا من مقاول بووم تیجارەتم بە بیسمەنی کوڕەکەم گەورە بیدەنم لە شوێنی خۆی دادەنێم فێری دەکەم وەرە کوڕم فێراوی ئەوانی ژوا دەکەن کاکە دانێ هەموو شتێک لە بەردەستی خۆیان بی ئەو خەرکە تەنها وەکو کۆیلەیەک لە بەردەستیان بی هەر کاتە گویستیان پارە نانێکی بدەنێ بەزلۆ ئەوەی نەمری نەگلەوەی بژی بەزلەوەی نەمری
وا تعامل لەگەرەوە میلەتەی دەکەن و ئەو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەسەڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ئەو هایە چ دەکەی فەرموو هەر کامەی دەگری وایە بەڵام هەیە باشترە لە یەکیدی هەیە هەر هیچ نەبی کاکە بەغدا هەر هیچ نەبی ئێستا معاشی مۆزەف خۆی دەدا کاکە بێدەنجی کردیە خێزانی من مامۆستایە سەر بە بەغدایە خێزانم سەر مانگان نامەکی لە مۆبایلی لۆ دەرەوە ئەوەندە پارە هاتە سەر حسابەکەت بڕۆ وەرگرە دەچی لە مەکتەبەکی ئەوانەی حواڵە و مەواڵەی کارتەکەی دەدا معاشەکەی وەردەگری و دێتەوە مارێ بێکی شەو بێدۆخە و نەهاواریش دەکا و نەدەنشی لە ئێستا و دەوامی خۆشی دەکا وەسەلە یعنی ئەوانە بەداخەوە ئەزمونێکی وایان پیشاندا ئەوەندە ناشیرن ئەوەندە قێزەون خۆیان جارجار دەرێن لە بینی خۆیان دەرێن ئەو ئەزمونێ ئەمە هیتمان ئەوەندە قێوەزنەوە ئەوەندە قێزەونە ئەوەندە قێوەزەونە بە هیچ شتێکی پاک نابیت خۆیان لە لێدوانەکانیان دایان بینی دەرێن ئەمە چمان لەو میلەتەی کرد ئەمە لۆچەوە مخەباتەمان کرد ئێستا لۆمان کرد بەڵام دەرز وەرناگرن بەردەوامن لەسەری دایانەوەی هەموو ئیمکانیەتێکی مادی و معنەوی لە بەردەستی خۆیان بی و هەر کەسەکیش وەڵڵی بجوولێتەوە بیەوێ بە ئاراستەی ئەوە بڕوا زەریان پێ بگەنی ئەوە نییە گوتت قوبا تاڵەمانی گوتی شەڕی ناوخۆ دروست دەبی ئەگەر هێزی ناوخۆ بستەحدود دەکەن وەی نەگۆ کاکە وەی نەگۆ دەیمانە ئامادەن ئامادەیە لە پۆلیسی بدا لە پۆلیس لە هێزی ناوخۆ بدا کە دەچی بزانی ئەو داهاتە چی لێ دێ چۆن لە هاوڵاتێکی بەستە زمانی سەجادەی نادا کە دەرێ دێ هاوار دەکات دەرێ ئەی هاوار کوورە ئەمن مندارم وا لە برسانیانی هیلاکە پارێ قۆدیە شیرەکەم نییە باشە کاک وسامانی تۆ ئەمە قسانی کە جەنابەت کردن ینی ئەکرێ بۆ نمونە ئێمە ئەمە سیستەمی حکومڕانی بەڕاستی پارتیۆکێتیە پارتیۆکێتی بەم جۆرە ینی بۆ نمونە حکومڕانیەکەن و داهات و سەرۆەتی ئەم وڵاتەوەکو خۆتان لێن ئەیبات ئێخۆ ناکرێم خەڵکە تاکەی بۆ هەرمونە هەر هیچ نەکا بڵێن دەیتر ئەوانوان و ئێمە شەبێ بەم حاڵەوە هەردانیشین یا حیزبەکانی دەروی پارتیۆکێتی دەبێت بڵێ وڵا ئیتی ئێمە هیچمان پێ ناکرێ و ئەبێت چاوەڕێی گۆڕانکاری بکەین وڵای گۆڕانکاری خۆ لە ئاسمان و شۆڕ نابێتەوە سەرزەوی تا ئەم دۆخە بگۆڕێت و ئێمەش بچینە سەر کورسی دەسەڵاتی ئەوان ئەبێ خۆمان جوودمانە بێ هێزمانە بێ ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ببینەوە ئەمە چۆن نەکرێ بەڕاستی وەڵی ئەوە بە میلەت دەکرێت میلەت خۆی بڕیار بدا میلەت خۆی یعنی فشار دروستکە بەو ئاراستەی کە ئەوانە واز بینن لەو حاڵەتەی کە ئێستا لە نەوەتویەکەوە خەریکینە یعنی ئەوە تەنها بە میلەت دەکرێت تەنانەت ئەی باشە یەکگرت و کۆمەڵ ئەوە بەرەیگەل دروست بووە هەڵوێز دروست بووە ئەوە نەوەی نوێ هەیە هەمووم حیزبان ئیمانیشیان چیە بەڕاستی والله پێیان ناکرێت بە سەراحەت پێ دەرێم ئەوانە سبەینی یەک مووقیفی بگرن دەورەی مقڕەکانیان دەگرێت هەمووی دەسووتێنرێ ئەتوو بەبیری دێمە لە بادیناسی و قسوور ئەوەمان سووتەکە ئەندامی مەکتەب سیاسیان بەڵام دەگوترێت ئێوەمانەش لە ناو خۆتانە ناکۆکن ئاسە نابنە بەرەیەک و یەک دەنگیەک دروستکەن ڕوبەڕووی پارتیۆکێتی یخۆ گرفتەکە ئەمەیە ڕاستە نانە هەر ڕاستە ڕاست خۆی بێدەنجی هێزەکانی معارەزە و بێدەنجی من لە دوای کردە یەکێتی و پارتی ئاوا بکەن ئەتو سێچا سار پێش ئێستا بەبیری دێ کە نێچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو خەرچی هەولێر هاتە دەری لە خۆپیشاندان گوتی نابی ئەو وەزعی قبول ناکەم دیتر یەکسەر پاشەکەوتی موچیان لادا ئەگەر فشار دروستبی بەڵام هێزەکان خۆیان کۆگنینە کاکە نەیانتوانی ئەسڵن لە بۆ هەڵبژاردننیش بەرەکی دروستکەن بەیەکەوە بە یەک لیزدا خەڵک بێئومێ دەبێ ئێدا ئەمنیش ئەوەی دەرێم ئەمنیش لە حیزبەکەی خۆشم رازی نیمە یعنی بە سەراحەت قسەی دەکەم لە هەڵوێستی حیزبەکەی خۆشم رازی نیمە لە هەڵوێستی حیزبەکانی معارەزە هیچیان رازی نیمە چکۆ هیچیان پێ ناکرێت هیچیان نەکردیە بەڕاستیت پێ برم کە نایکەن مەسەلەکە ئەوەیە دەزانن یەکێتی و پارتی زۆر بەتوندی تەعاملیان لەگە دەکەن زۆر بەتوندی ڕەنگە وەڵا بە سەدانیان لێ بکوژن هەر زۆر تەبیعی ئەجا بۆ تۆ ئەواڵێ خۆ گومانێکی کە دروستە بێ ئەڵێ ڕەنگە ئەمانە دەستێکیان هەبێ لەگەڵ یا بەرژەوندیەکیان هەبێ بۆیە وەڵی بڕۆ لێیان بپرسە لە کەسی یەکەمی حیزبەکان بپرسا من ئەوەی نازانم ئەگەر بزانم بەخوای پێم دەگوتی بەس بەڕاستی نازانم ژێر بە ژێری بەرژەوەندیان هەیە یان نە ناخرە و بێدەنگی لەگەر دەزانە هایتیان یان نە نا بێدەنجەکە ئەوە نییە پێم وایە بێدەنجەکە ترس لە تێکچوونی وەزعەکەیە چونکە وەکو گوتت کە ئەوان پۆلیسێک بستە سەر سنووری شەڕی ناوخۆ دروست بیتەوە ئەدی ئەگەر خەڵک هەستی دەبی چ بکەن تەوەقوعەکەی چ بکەن وەڵا ئاگری لە وڵاتی بەردەدەن ئێ باشە خۆم ئەم خەڵکەش بۆ نمونە ئەکرێ بە 4 مانگ جارێتەوە موچەیەکی بیتێ بێدەنگیکەی دای ئەوە لەو خەرکەی بپرسە لۆ بێدەنگە ئەو من ئەوە نیە هاوار دەکەم کاکە قوڕگم کە ئەوەندەی هاوارکەم خەرکەکە خۆی بێدەنگە خۆی تەحمل دەکە بە تاکید ئەگەر خەرکەکە هەڵوێز بگری ئەوانە ناتوانن وا بکەن
زۆر باشە بە من دەرێ کاک سامان بە من دەرێ بە حیزبەشی دەرێ ئەتو هەڵوێست نەیەکا کات و لە پەرلەمانی 5 کورسی 6 کورسی دەدێ من دوی دەدەیە کۆمەڵ سەی دەدەیە حیزبەکانی دێت و دەوەرە بەجارش 50 کورسی دێ بزانم کو گۆڕانکاری گەورە لە بۆ دەکەم بەزەت و بە 3 کورسی بەتەما من چ لۆ بکەم کاکە لە پەرلەمانی فەرمو یەکێتی و پارتی هاوار لە پەرلەمانی عێراقدا بەندەرین دەبی کۆبیەوە لەسەر وەزعی هەرێمی کوردستان کەس خۆیان پەندەرکەی پەرلەمانیان پێوەدایە ئەوە چەند مانگاوە لە مانجی دەوە وەیەیان ناوە لۆ دەمانجی دەچی وا دەرکەی پەرلەمانیان پێوەدایە هەموو ئەحزابی معارەزە چەند کورسیان هەیە با بیستیان هەبی بە بیستی پەرلەمان کۆ دەبیتەوە کۆ نابیتەوە گەر 50 زاید یەک نەبی شێوە کۆن دەرکیان پێوەدایە و کەسیشی پێ ناکرد ڕەنگە هەتا هەڵبژاردننی داش بە ئینتیخابات ئەوەی نەکەنەوە ینی پەرلەمانی نەکەنەوە بەڕاستی گرنگیش نییە ئەسەمبەلایان و حکومەت پێک بێنن یانە نانا چونکە دەزانین پەرلەمانیان لێ بوویتە بەڵا ئەسڵەن دەنێن پەرلەمانی زعاجە خەرق قسەی دەکا خەرق قسەمان پێ دەرێ ها نەبی باشترە و تەواو پێوە بدرێ و ئەو حالەوتی دەڕوا و حکومەتیش ماوە بەسەر نزیگەی 3 ساڵەکەی شەڕواکێشێکیان نییە کاک سامان خۆ مەسەلەکار پەرلەمان نییە حکوومەتیش ئێستا ماوە بەسە چوو کار سەرۆک وەزیران ماوە بەسە چوە جێگری سەرۆک وەزیران ماوە بەسە چوە وەزیرەکان هەمووی ماوە بەسە چوو یعنی حکوومەتەکەت خۆی کۆتایی پێهاتیە بەڵام ئەوان ئیشیان ماشیە چکۆ پارەکە هەیە نەوت فرۆشتنەکە هەیە داهاتەکە هەیە وتر خەرچیش بێدەنگە و ئیشیان دەڕۆ وڵاتانیش تەعاملیان لەگە دەکەن سەردانیان دەکەن پێشوازیان لێ دەکەن دەیان بینن لەگەریاندا دەنیشن بەغداش لەگەریاندا دەنیشی محکمەی اتحادیش هەڵوێستە شیوای نییە برێکاکەوە دەبی هەڵوەشێتەوە نابی ببینێ ئەو پەرلەمانەیان دەبیدا بخرێیان دەبی دانیشی ئەویدی تەواویشیان دەڕوا و هیچ عیبی نییە هەست ناکەی لە نێوان بەغدا و هەولێریشا بەرژەوەندێکی سیاسی بەهێزەیە ینی هەموو جارێم قسەکرێت و ئەوترێ لە جیاتیەوە ئەوان سزا بدێ یە خەڵکەکە سزایە بەڕاستی کە بە بەرژەوەندی سیاسی هەیە بەرژەوەندی ئابووری هەیە بەرژەوەندی بازرگانی هەیە بەرژەوەندی پرۆکشەی سماری هەیە یعنی ئەمن دەرێم چەند خەتای حکوومەتی هەرێمە دا ئەوەندەش خەتای حکوومەتی بەغدایە کاکە تو لۆ دێ معاشی فەقیری دەبڕی لۆ دێم ئەگەر ڕاست دەکەی وەرە مەتاری داخە وەرە حدودەکان داخە برێ قبور ناکەم بە هیچ شێوە حدود بکرێتەوە شت بێتە ژۆرێ نەوتی ڕاک دەبرێ قبور ناکەم بە قاچاغیش بفرۆشی وەفدت بنێرە ئێران و تورکیای وەزیر خارجی بچی یا هەر وەزیری نەوت بچی برێ بە هیچ شێوە قبور ناکەم نەوتی ئەو وڵاتەی بکڕێت ئەو وەختە بزانێ ئەوانە کو بە چۆکدا دەکەون و دەچن لەگە بەغدا ڕێک دەکەون بەڵام بەغداش هیچ هەڵوێستی نییە تاکە هەڵوێستی بەغدا هەڵوێستێکی زۆر خراپ زۆر نامەردانەیە ئەوەیە کەوا معاشی فەقیر و مۆزەفی داماو دەبڕی کاکە من گوناحم چییە ئەتوو لە گەیشتێتی و پارتی پێک نای لەگە حکومەتی هەرێم پێک نای معاشی من و برای من و قزم کەسی من لۆ دەبڕی کاکە یعنی هیچ ئیزراعاتێک نییە ئەتوو سەفەریان لێ مەنع دەکەم کاکە ها سەفەریان لێ مەنع دەکەم مەتاریان لە سەدا دەکەم وەیە یان نا ئەمری خەبزیان لۆ دەردەکەم ئەوانە نەفتی دەفرۆشن با ئەو ئیزراعاتانە بکە بزانەوە تەسیم دەبن لەگە بەغدا ڕێک دەکەونیانە بەڵام بەغداش درۆی دەکا سەد ئەوەندە درۆی دەکاتە ڕاز ناکە لەوانە خراتر لەگە ئەو میلەتەی دەکا ئەسڵەن ڕەنگە زۆر دڵی خۆش بیبرێ ئەو میلەتە بابرسیبی بەشکە ئەو میلەتە هەردەستی فەوزایەک دروست دەبی لە هەرێمی کورد ڕەنگە وابیر بکەنەوە لەبەر ئەوە ئەمن کە دەرێم حکوومەتی هەرێم خراپە سەد ئەوەندەش دەرێم حکوومەتی بەغدا خراپە و هەڵوێستی زۆر خراپە زۆر باشە مامۆستا وسامە بڵێن لەم دۆخەیە زۆر جار ناوی ئەمریکایەتە گۆڕێ ینی دەگوترێ ئەمریکا فشار لە عێراقەکە بۆی موچە بنێرێ گوایە موچەی مانگی پێنج لە ژێر فشاری حکوومەتی عێراقا بووە هێن ئەمریکا بووە بۆ شەشیش گوایە ئەم فشارە دروستەکە ئەکرێ بۆ نمونە ئەمریکا ئەم فشارانە لە حکوومەتی عێراقا بەڵام هیچ بە هەرێم نەڵێ بە بەرچاویە بۆنەوە بە تانکەر نەوتە فرۆشیە و بە قاچاق کە ئەوەڵێ نابێ بفرۆشە و لە ڕێگەی ئێرانەوە بڕوە ئەمریکا لەوێ هاواری لێ هەردەستی کە زیان بە بەرژەوەندیەکانی بگا یعنی ئێمە دەبی لە ئەمریکای تێبگەین ئەمریکا وەکو ڕژوە گوایەکەی باوەش پێ بکەی ئەو جەڕەشت دەکا لەوێ هاواری لێ هەردەستی کە زیان بە بەرژەوەندیەکانی بگا هزار ساڵی دی ئەو میلەتە برسیبی لە سەد جادەی لە برسان بمری ئێسقانی لە پەراسوی بێتە دەرێ لە برسان ئەگەر زیان بە بەرژەوەندی ئەمریکای نەگا ئەمریکا بە جواب نایە هیچ خۆی ئیشی خۆی دەڕوا و ماشیە و کێشەی نییە و هەموو شتەکانی تەواو لە عێراق و لێرە و بەڵام لەو حالەتانە فشار دروست دەکات کە هەست بک وەکو برەی تا ئەندازەك زیانی پێدەڵی زیانی بەرەوەی ساقسەکە نا ڕەنگە یعنی ئەوە بی مەسەلەن ترسەکی هەبی ملەتەکە بتەقی یەکێتی و پارتی تووشی کێشەک بن دەسەڵاتیان لە دەست بچی لەو مەرحەلە یەکێتی پارتی بمینێن لەوەی باشترە لە هێزەکانی دی ڕەنگە لەبەر ئەوانە جارجار ئەگەر فشار بکە ئەمیش ئەو فشارێک کە دەرێن ئەمریکا دەیکە بەڕاستی ئەمیش جێم لێ بووە لە ئەعلام دەخینمەوە بەڵام هیچ بەڵگەچی ڕسمیم نییە کە وەزیری دەرەوەی ئەمریکا
مەسەلەن یا سەفیری ئەمریکا لە عێراق لەگە سوودانی قسەی کردی گۆدوی دەبی معاشی ئەو مانگەی بنێری هیچ بەڵگەم لە بەدەست نییە بەس جێم لێ بووە وەکو جەنابیشی جێر لێ بووە ئاوە نیە ئەتوش جێر لێ بووە خەڵک وە دەرێ هەیە دوێ دەرێ فلان ئەوەی ئەمریکی تەلەفۆنی کرد گوتی دەبێ ئەویش هیچ بەڵگەی پێنی هەر قسەی هەر یەکە و بەلای خۆیان دایە مامۆسا ئەوانەی ینی ڕاگانەکانی ئەڵێن وەڵام ئەمریکا ئەگەر فشاریشی نەکردبی شتێکی کاڵێ بەڕاست ڕەنگە ئەمریکا ئەگەر فشاریشی نەکرد ئەمریکا ڕەنگە ئەگەر فشاریشی نەکردبی کە ئەو خەبەرانە دەبیستەوە پێی خۆش بێ لۆیە دەنجێ ناکات نارێ لێ دوانێک نادا نارێ وەڵی ئەوەی ئەو مۆزوعی هیچ عیلاقەی بە من وەنیە من فشارم نەکردی وانە ئەویش پێی خۆشە شتەکە لۆی بی زۆر لەسەرەوە کۆمپانیا ئەمریکەکان ینی زەرمەندن بەڕاستی خۆتە زانێ سا گروپی ئۆپیکیش ینی سکاڵای کردووە لەوەی کە ئەم نەوتە بەڕاستی بە قاچاقەڕوا لە ڕێگەی هەرێمەوە زیانی هەیە ینی سزای عێراقیاوە لە ئەمریکا ئەو کاتە کاک سامان ئەمریکا ئەو کاتە زیانی کە پێدەگا کە بکەوی کە بڕوخێ ئەمریکا لە هەرچی دەوڵەتی دنیای بەرژەوەندی هەیە بە دوو بەرمین لەفتی کوردستان زیانی پێدەگا تو ئەسڵەن هەر ئەوە هەر بەلایەوە بیم نییە ئەسڵەن ڕێگای دایە بێژێت و پارتی ئەو نەوتەی فرۆشتن تا ببینێت تا دەسەڵاتیان هێزی ببینێت دەنە حیچ ئیشی بە وڵاتەی نییە دنیا مەمنون ئەمریکا ئاوڕ لێ بداتەوە ئەتو نەتبینی ڕئیسی مۆریتانیا لەگەر ترامپی دانیش بوو گوتی وڵاتەکەی مەنەوتی هەیە پلاستیشی هەیە ئەوەی هەوەی گوتی کاکە تۆ قسانت چێ دەکەی من کاتم نییە زۆر ئەتو ڕیسی چێن دەرێ زوو قسەکەی خۆت کۆ بڕۆ ئەوەنەوە تەعامل لەگە دنیات نەدیت بە خۆت نەدیت دیتت وانە گوتی کاکە کاتێوانمی بە کورتی ببڕێنەوە ئەو وڵاتەشی وەکو مۆریتانیای کە لەسەر بەحرا کە نەوتێکە کۆمەڵک شتێ وا بە سەرۆکەکەی دەرێ زوو ببڕێنەوە کاکە من کاتم نییە وەڵایەت و سەرۆکی چ وڵاتەکی ئەوە دیارە و دانیشتە بە پارە تەرتیب کرایە بۆ عێراق و هەرێمی کوردستانی شەر بەو جۆرەیە کوورە خراپترە بڕواتبی خراپترە ئێستا ئەمریکا زەخت دەکات لە عێراق ئەو زەختەی کە لەوێک دوو ڕۆژێ بە دەرکەتی ئەوەیە کە یاسای حەشدی شعبی نەڕوە وەنیە کە دەرێن سەفیری ئەمریکی هاتە سەرخەت و گوتی نابی بڕوا و قسەی کردەوەوانە کورا ئەوەش ڕەنگەوە نەبی هەر قسەی ئەعلامبی یعنی حەشدی شعبی دروستبی دروست نەبی لە عێراق کە لە بینی عێراق و ئیسرائیل دووسێ دەوڵەتێت کێشەیە بەڵام ئەگە هەرێمی کوردستان بۆ ئەمریکا گرنگ نەبێ ینی ڕەنگە جەنابش داگەدار بی ڕەنگە لە هەفتەی داهاتووە گەورەترین قوسڵخانە لە هەولێرە ئاکرێتەوە لە شەرقی ئەوسەتا ینی بۆچی ئەم پێگەی لێرەوە بەهێزەکە جاوە چێ خۆ لە ئەفغانستان بای 85 میلیارد دلار بە سلاحی بەجێهێشت سبەینێ ئەمریکا بەرژەوەندەکەی وا بخوازی ئیشی بەرێنە منێ و قسوڵێ بەجێ دێلیت قسوڵێت چیە با 500 میلیۆن دلاری تێت با 2 میلیارد دلاری لۆ ئەمریکای چییە یانێوەکەی کێشەیە ئەمریکا لێرە قسوڵێ دەکاتەوە لە وڵاتەشی وەکو ئەفغانستان وەکو گوتم با 85 میلیارد دلار بەس چەچی بەجێهێشت وەنیە لە زۆر وڵاتی دی دەبینی هەردای دەخا بەجێ دێلی هەلێشی ناپێچیتەوە لە سووریا ئەحمەد شەرعی دەینیتە سەر دەسەڵات بەرژەوەندەکەی چۆن بسوڕێ ئاوا دەکات بینا چییە کەلوپەلچی ئەمریکا ئەگەر ئەوەی 2 میلیاری لێدابی ڕەنگە بەس لە عێراق بە 100 میلیارد دلاری قازانج کردی لە ماوەی ئەو 20 قسوور ساڕی کەوا لێرێ ئەوەکەی چێشەیە هیچ کاتێک ئەمریکا کە قونسولەی کردەوە یا قونسولێدانە معناوە نییە علاقەی زۆر بە قووەتە لەگەرە وڵاتە ناشتیوان مامۆستا سامە دایم قسەیەکەیە ئێساش ینی وا خوێنرێتەوە بەرپرسانی هەرێمی کوردستان خۆیان حازر کردووە کە گوایە ڕووداوێک ڕوو ئەدا لە مانگی نوێ ینی زیک مانگی نوێە عێراق جۆرێک لە گۆڕانکاری سیاسی و ئەمنیتیای ڕووەیە ئەم شەڕەی ڕەنگە ئیسرائیل و ئێران سەر هەڵباتەوە چاوەڕێی حەدەسێکی ئاوان بۆیە زیاتر متمانەیشیان بەم ڕێکەوتنە لێنانەی خۆیان تەسلیمی بەغداکەن ئایا بەڕاستی ئەمە ڕووەدا هەڵبژاردن ئەکرێ یا ئەگەر ڕووشیدا چ لە دۆخی خەڵکە گۆڕی لە هەرێمی کوردستانە وەڵی ئەوە بەس لە بۆ مەشغوڵکردنی شەقامی کوردیە دەنا ئەسلەوە ساسی نییە نە ڕوودا و ڕوودەدا و نەیشتە ڕوودەدا و مانجی یازدا هەڵبژاردن دەکرێ و ئەو حکوومەتە دەگۆڕێ حکوومەتەکی دیدی ڕەنگە هەر سوودانی بڕەنگە ئەویش نەبیەشی دیبێتەوە و تەواو بەڵام هەر کاتە کە ئەمریکیەکان لێدوانێکی تون دەدەن بەرامبەر بە عێراق لەسەر مەسەلەی حەشدی شعبی یا یەکێتی و پارتی شتێک دەبیستن کەەوە ئەمریکا توندی کردە نابی یاسای حەشدی شعبی بڕوە ئەوانش لێرە گەرم دەبن و دەرێن شتەک ڕوو دەدا و ئەوە دەبی و وا دەبی وا دەبن عێراق چێشەیە هەیەتە هەتا شتەک ڕوودا هەتا ڕووداوانی شیعەکە نزیک لە ئێران یانی ئەگەرراوە ڕەنگان بێدەنگ نەبن جوڵەیەکیانە بێ و ئەوانە چیان کردێکا ئەو میلیشیانە چیان کردێ ئەو میلیشیانە چیان کردی هەتا ئێستا ئەمریکیان کوشتێ لە بەغدایە هەتا ئێستا زەربەچیان لە بەرژەوەندی ئەمریکادا کورار هاوڵاتی عێراقی دەکوژن
هەر بلۆکەر و خەرچی دی دەکوژن، هەر فەقیری دەکوژن لە سەجادەی، هەر ماڵی خەرچی دەڕوتێنەوە، میلیشیانە دروست بووینە لە بۆ ئەوەی زەربە لە وڵاتی عێراقی بدەن، لە بۆ وەزی عێراق تێک بدەن. ئەمریکیەکان بە کەیف خۆن لەناو بەغدا دەسڕۆن، ئێستا فیشەکەک بە کەس کەتیە تا ئێستا شتیوان نییە. عێراق دەڕوا و ئینتیخاباتیش دەکرێت و وەزعەکەشیز لە وەرنبا میلیشیارە بیلۆ لۆ لە هەرێمی کوردستان چەکدار نییە کاکە. چەکدار هەیە یان هێزی هەفتا هەستا ئێستا تا ئێستا هێزی هەفتا هەشتایەکیان نەگرتیتەوە نەچوتە ناو وەزارەت پێشمەرگە نەبووینە هێزێکی نیزامی ئەمریکا هەر داعمیشیان دەکەوت پاریان چێ دەرێ ئەو میلیشیانەی بەغداژ ئەمریکا بەخۆی داعمیان ناکەن چێ دەرێ هەر خۆی پارەیان ناداتی. ئەو هێزانە چ زەرەرەکیان لە بۆ ئەوەی بووە، چ زەرەرەکیان لە بۆ ئەمریکای بووە، چ زەرەرەکیان بە بەرژەوەندی ئەمریکای گەیاندیە، هیچ زەرەری نەکردێ لەو ناوەی و ئیش دەڕوا و ماشیە و کێشەی نییە و بەرژەوەندەکانی تا ئێستا بەو دەرەجەی ناهەستم پێی نەکردێن. ئەخ زۆر جارە لەنەو درۆنانەی شیێوانە گوایە بە قورعان درۆنەکان غامزە، یعنی ئەوان نینە هێزی دیە هەرچێ مهم، یعنی شتەکە هەیە جا درۆن خۆ لەو نەهاتێ بەناو ماری من بکەوی لە نەفتیدا نەفتەکەش پارەکە یەکێتی و پارتی دەبا زەرەکە بۆ هەنکەتێ بە میلەتی دەکردێ. ئێستا بۆ خەڵک بەلایەوە گرنگ نیانی هێرش بکێتە بیرە نەوتیەکان لەبەرەوەی ئەڵەم بۆ بەلای خەڵکۆی سا گرنگ نییە گەرێرشی درۆنی بکرێتە سەر بیرە نەوتەکان، یعنی هۆکارەکەی ئەوەیە کە ئەم خەڵکە لە پاڵیان نەحەساوەتەوە نەناوە ئیشی خەڵک نییە، یعنی ئیشی خەڵک نییە گرنگ بیا گرنگ نەبی چکاونەتە نەوتی حکوومەتە حکوومەت دەبی خۆی خەمی بخوا کە حکوومەتیش نییە زۆر جاگە بۆ بەرژەوەندی خەڵک بەکار بێ خەڵک بەلایەوە گرنگە وەڵام مامۆستا بە تاکید ئەگەر لە بۆ بەرژەوەندی خەڵک بی چۆن گرنگ نییە وەڵا خەرک چەکی دەست دەداتێ بەخۆی دەچ حیمای دەکا بەس لە بۆ بەرژەوەندی ئەو بەکار نایە لەبەرەوە بەلای گرنگ نیە چی لێ دێت چی بەسە دێت چۆن وێران دەبی. ئەی بە بۆچوونی جەنابەت ینی ئەم مەسیری ئەم ڕێکەوتنە گاتە کوێ، یعنی ئێستا ئایا خەڵک چاوەڕێکەوتنە کۆتای پێات ئەزانی وەکو ڕێکەوتنە کۆتای پێات یان لای تۆ کۆتای پێات وەکو حکایەتی ینی مێشیان لێکردو ئەم هەفتە ئەدەنە دەمەوە هەفتە گوایە کۆبوونی جومەنی وەزیرانی عێراقە بڕیارەیە ئەڵێن نەوەڵامە هەفتەکەی کە بڕیارە کاک سامان ئامانج لەو ڕێکەوتنە تەنها ئەوە بوو معاشەکی لە بەدەستی بەغدای دەربینن و شەقامی کوردستانی پێهێورکەنەوە. ئێستا کەم عاشەکەی مانجی 5 سال ئەمریکا کە لەوێ 2 ڕۆژێ هەندێک لێدوانی دا لەسەر مەسەرەی قانونی حەشدی شعبی ئەوانەش لێرە خۆی ئەنجوم کردیتەوە و قسەی بە بەغدای دەرێن و ئەوە دەستور جێبەجێنا کورە تو 1 دیناری نادێ بەغدای چۆن ڕوتەیە بە بەغدای برێ معاشم لۆ بنێرە وەڵی زۆر سەیرە بە قورعان، یعنی معادلەکە زۆر وازە حکاکە 1 دیناری نادێ بەغدای بەغدا ئەوەی دەوربی لە وڵاتەی نیتی نە لە ئاسمان نە لە عار نە لە ئاو لە نەفر نە لە حدود لە هیچ شتێکی بە چڕوە پێی دەری پارەم لۆ بنێرە کاکە شەو ڕۆژ مۆزەف ئیش لە بۆ تو دەکات حکوومەتی تو بەڕێ دەکات توش دەری بەغدا ئاخە شتیوا لە چێ بۆ لە دنیا شتیوا لە چێ بۆ لە دنیا لەبەر ئەوە بەڕێی من ئەو ڕێکەوتنە کۆتایی پێاتە ئەو چەند مانگەش دەڕوێنن بزانن وەزعەکە چی لێ دێ ئەگەر بەغدا بەهێز بیتەوە ئێستا تو بەبیری دێ کە لە ئێرانی درا کە ئیسرائیل لە ئێرانی دا و ئەمریکا لێدا و ئێران وەزعی زۆر خراپ بوو زۆر دریان خۆش بوو دەیانگۆ تەواو ئێران دەڕوخێ حکوومەتی عێراقیش دەڕوخێ حکوومەتەکی نوێ دێ ئەمە تەعاملی دی لەگا و حکوومەتەی دەکەین سەر لە دوێ کە دیتیان نەڕوخە کە دیتیان ئێران ما کە دیتیان حکوومەتی عێراقیش هیچی بەسەنات کەسیش لێ نەدا ڕاستەستان وەفدیان ناردە بەغدایە بابانگۆی شەکەی گەورەمەکان با دانیشین با مشکلی کاتە ئێستاش بە ئەوەی خۆیان ڕەنگە چاوەڕێ حەدەسەک بن بزانن ئەمریکا لە مەسەلەی قانونی حەشدی شعبی چ دەرێت چ نارێ دەڕوا لە پەرلەمانی یان ناڕوە هەڵوێستی دەبی یان نا لێ دەدا یان لێ نادا لە سەزەوی ئەوەی ڕەنگاوجە بڕیارێکی بدە. کۆتا پرسیارم لە جەناب دەکەم ینی بڕیارە لە ماوەی داهاتووە مەسرور بارزان سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە هێن عەفو ئەمریکا بکە سەردانی پێشووی بەڕاستی بۆ ئەمریکا لە واشنگتن ینی گرێبەستێکی 110 ملیار دۆلاری کرد لە سەمۆزۆی غاز بەڕاستی هاتەوە وەزعەکە خراپ بوو ئێستا بەم ڕۆشتنە ئەڕوا یا چاکە بێ یا خراپترە بێ کامیان چی لێ بەڕێی تۆ وڵی نەزانم بەرنامەی کاری لەو سەردانەی چیە لۆ چی دەچی وەڵا هەرم کێشەی نێوان هەرێم و بەغدا و مۆزوعی نەفت و موچە و هەرەمەیە ینی بەڕاستی چۆن دەزانی ئەوەیە وەڵا ئەوەی کە میدیاکانی خۆیان باسیەکەن وەڵا شەر نییەوە بە ڕەنگە لۆ شتی دی بچی ڕەتی بۆ مۆزوعی نەبی بەیتە بە پێ و زانیاریانی کە گەشتووە بە ئێمە و هەیە ئەو مشکلەی بینی هەولێر و بە بەغدا لە بەغدا حەل دەبی کاکە لە ئەمریکای حەل نابی لە ئەمریکا حەل ناوی ئەو کێشەی وڵاتەکە
کە پێی دەرێن عێراق هەرێمەکی هەیە پێی دەرێن هەرێمی باشە خۆسبێنی ئەمریکاش ناتوانێت بڵێ وەڵی وەتوان بڕۆن نەوتەناردە بکەن و تەواو واز لە عێراق بێن ئەتوو هەرچی لێدوانی بەرپرسانی ئەمریکیە لەو چەند ساڵی لە 2023 هەتا ئێستا کە دەیبیستی هەمووی دەرێ پێویستە هەرێمی کوردستان کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بکە وایە نەقەت نەیگوتێ بەغدا ئەتوو وەرە دەبی کێشەکە چارەسەرکەی هەموو جارە دەری هەرێمی کوردستان دەبی لەگەڵ بەغدا کێشەکانی چارەسەر بکە ئەمە لێمان تێک چووە هەرێمی یەکێت و پارتی وە تێدەگەن هەولێر بەغدایە بەغدا هەولێرە دانەوێ بەغدا بێ لە هەولێرە دەستیان ماچکەکە کە ساری 2023 ڕۆی ڕۆژ لە ڕۆژ عێراق بە قووەت دەبی عێراق وڵاتە عێراق عەلەمی هەیە عێراق کورسی هەیە عێراق شتی هەیە ئەتوو چدمایە کاکە خواتە قونسڵی وڵاتێکی بێ لەگەر دانیشی هێواری ڕسمەکەی لە تەلەڤیزیۆنی پیشاندێ کورە قونسولی ئەو وڵاتانە لەگەر ڕئیس عەشیرەتەکانیش دادەنیشن لەگەر مستەشارە کۆنەکانیش دادەنیشن کە وەخت خۆی جاش بوون و ئێستا هەمووی دیوەخانیان هەیە و پیا و ماقول و عەشیرەت و شتیان هەیە ئەوانە لەگەڵ ئێستا ئەمیش تەلەفۆن بکەم بڕی وەرە ئێوارێ داوەتی لە ڕەنگە بێنەکەنە منیش یعنی وڵات بەو شێوەی بەڕێوە ناچی تۆ کە وڵات بەڕێوە دەبەی بوونی حکوومەت بوونی ئیدارە واتە پاراستنی بەرژەوەندی باڵای هاوڵاتی واتە دابینکردنی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتی تۆ ناکرێ هاوڵاتی خۆت برسیکەی لەسەر حسابی قەوارە و کوردایەتی و نازانم قڕکردن و نازانم چوو کاکە تو یعنی بوونی دەوڵەت یعنی بوونی خۆشگوزەرانی بوونی ژیان وەکو بوونی بابە لە ناوماڵ کە بابەیە کاس باڵێ باڵێ زۆر باشە مامۆستا وسامم سپاس دەکەم وەڵا کاتم نەما سپاس بۆ مامۆستا وسامە جەمیل ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بوو بە شوێکی ڕاستخۆ لە ولێر مادوومان کردی زۆ سپاس بۆ بەشداریت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆی سەبینێری بەنامەکەم بەخواتان سپێرم خواتانە سەتا هەشتا و پێنجی پشتی بەم موچەیە بەستووە ئێ موچێژەوەتە سێدانە مانگە نەهاتووە ئەو پڕی خراپ ژیانی خۆم لە پێشمەرگایەتیە سەرف کردووە بۆ ئەوەی کەوا ڕۆژێ بچینە بۆ خۆمان ئیسراحەت بکەین بەس نەک ئاوات خۆزگار کێشن بریانەمان کردایە ئەمە حکمڕانیەکەیەکەوە ئێستاکە حکمڕانی کوردی یعنی ئەم وەرزە ئاهای ئمەدەک پرسیارە لە خۆیانەکەم لەو حیزبانەی کە حیزە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن